لە میانەی کۆبوونەوەکەیدا لە پەراوێزی کۆنفرانسی ئاسایشی میونشن ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوە بارونی بە دیبلۆماتکاری باڵای چین وانگی ڕاگەیاند کە باڵۆنە چینەکەی ئەم دواییە کە بەسەر ئەمریکادا فڕیوە مای قبولکردن نییە و ناتوانێت دووبارە بکرێتەوە کە چین داوای لێبوردنی نەکردووە. میدیای فەرمی چین بڵاویان کردەوە پەکین داوا لە ئەمریکا کردووە کە هەڵوێستی بگۆڕێت و ئەو زیانانەی چاک بکاتەوە کە بە پەیوەندیە دوو قۆڵیەکانی گەیاندووە. بابەتێکی دیکەی مای نیگەرانی لەلایەن بلینکنەوە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ئازبەرزەکەدا وروژێنرا. چین بە وتار و پشتیوانی سیاسی دیپلۆماسی سەرقاڵی پشتگیریکردنی رووسیا بووە، بەڵام ئێمە زانیاریمان هەیە کە نیگەرانیمان پێدەبەخشێت کە ئەوان بیر لە پێشکەشکردنی پشتیوانی کوشندە بە رووسیا دەکەن لە شەڕی ئۆکرانیادا. گرنگ بوو بۆ من زۆر بەڕوونی لەگەڵ وانگی باسی ئەوە بکەم کە ئەمە کێشەیەکی ڕاستەقینە دەبێت. لەگەڵ نزیکبوونەوەی ساڵیادی شەڕی رووسیا لە دژی ئۆکرانیا بلینکن لە کەناڵی ABC باسی لە داواکاریەکانی ئۆکرانیا کرد بۆ هەبوونی فڕۆکەی جەنگی و موشکی دوورمەودا. ئەوەی نابێت هەر یەکێک لە ئێمە بیکەین ئەوەیە کە سەرنجمان و جەختمان لەسەر سیستمێکی چەکی تایبەت ببێت. دەبێت دڵنیابین لەوەی کە ئۆکرانیەکان لەسەر ئەو سیستمە ڕاهێنراون کە دابین دەکرێن. بەڵام بۆ شکستبێهێنانی سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین پێویستە زنجیرەیەک هەنگاو بە خێرایی بگیرێتە بەر. ئێوە شکستی پێئهێنن بە پێدانی توانای سەربازی بە ئۆکرانیەکان بۆ دەرکردنی ڕووسەکان لە ئۆکرانیا. رووسیا پوتین بە دەوڵەتی داڵدەدەری تیرۆر ناوزەت دەکەن و دادگای نێودەوڵەتی ساز دەکەن. ڕۆژی یەکشەمە بلینکن گەیشتە تورکیا و لەوێ گەشتێکی بەسەر ئەو زیانانەدا کرد کە بەهۆی بوومەلەرزەکانی ئەم دوایەدا کەوتۆتەوە. ناوبراو 100 ملیۆن دۆلاری زیادەی وەک هاوکاری ئەمریکا بۆ تورکیا و سووریا ڕاگەیان. سەردانەکەی لەلایەن شرۆڤەکاری ئەنستیتیوتی بروکینزەوە کە مالکێڕیشی وەک دەرفەتێک بۆ کەمکردنەوەی گرژیە دوو قۆڵیەکان سیر کرا. ڕێک پێش بوومەلەرزەکان یەکێک لە وەزیرەکان لە تورکیا زمانێکی زۆر بێزارکەر و بێهیواکەری بە تایبەتی بەرامبەر بە ئەمریکا بەکاردێنا. پێم وایە ئەم دووبارە بەشداریکردنەوە ڕەنگە دەرفەت بۆ هەندێک بوار بۆ سەرهەڵدانەوەی هاوکاری بڕەخسێنێت. هەروەها گشتە بەردەوامەکانی بلینکن بۆ ئەوروپا ڕاوەستانێک لە یۆنان لە خۆ دەگرێت کە چاوەڕوان دەکرێت دەوێت گفتوگۆ لەسەر هاوکاریەکانی بەرگری بکات. گفتوگۆی استراتیژی ئەمریکا و یۆنان کە لە 21 مانی دوودا دەست پێ دەکات. شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێراس ئیلگریساس دەنی ئەمریکا واشنگتن.